إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، زۆرێکمان خاوەنی خێزانین، خوشکەکانمان خاوەنی مێردن، و کۆمەڵی گەنجمانەی ئینشاءڵڵا خوای گەورە بۆیان ئاسان کە بەتەمان بڕۆنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. ئامۆژگاری ئەمڕۆ بە پشتیوانی خوا بۆ ژن و مێردەکانە. پێتان دەڵێم برایان و خوشکانی بەڕێز، ژن و مێردە بەڕێزەکان، بەرامبەر بە یەکتری کە ئێوە ژن و مێردن، مادەم حەڵاڵی یەکن، بەخیلی مەکەن، ڕەزیلی مەکەن لە دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری. لە بەرامبەر دەربڕینی خۆشەویستیدا چروک مەبن. هەست و سۆز پێویستە بە لە نێوان ژن و مێردەکاندا هەبێت، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە. لە نێوان ژن و مێردا خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەی. هەر ژن و مێردێک خۆشەویستی لەگەڵ ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتریان نەبوو، ئەوانە بەدبەختی و نەهامەتی ڕوویان تێدەکات. چونکە خۆشەویستی، یەکتر خۆشویستن، مەحەبەت وەکو شەحنێک وایە، چۆن مۆبایلێک کە شەحنی تێدەکەی بەهێز دەبێ، ئەویش ئەو خۆشەویستی، ئەو عەلاقە و پەیوەندی کە لە نێوان ژن و مێردا هەیە بە خۆشەویستی و بە ڕێز و بە حورمەت و بە ڕەحمەوە زیاد دەکات. بۆیە هەر ژن و مێردە یەکتریان خۆشنەویست، ڕەحم و بەزەییان بەرامبەر بە یەکتری نەبوو، ئەوانە بەڕاستی ژن و مێردێکی فاشلن و سەرکەوتوش نابن، چونکە لە دڵەوە خۆشەویستیان بۆ یەک نییە. خۆشەویستی واتە قوربانیدان. لە حەدیثێکی صحیحی بوخاری موسلیم داهاتووە، ئێستا کاتێ ئەم وتارە ئەمڕۆ دەیدەین هەیە، بە ئیزنی خوا گۆڕانکاری بەسەر خۆیان دەهێنێ لە ژن و لە پیاو. هەیشە لەو گوێ دەڕوا لەو گوێ دەرەچێت، چونکە فکرەیەکی بۆ دروست بووە، نە ئاەت تەئەسیری دەکات نە حەدیث. باوکم وای کرد، باپیرم وای کرد، منیش واکەم تەواو. ئەمە بەڕاستی ئینسانی منافقاوە دەکات. ئینسانی ئیماندار بڕۆ سەیری قورئان کە لە چۆن شوێنە خوای گەورە فەرمێ منافقەکان ناگۆڕێن، بێباوەڕەکان ناگۆڕێن، بەڵام ئیماندار دەگۆڕێ. کەواتە ئەگەر نەگۆڕایی لە خۆت بترسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێ ئەکەن چی کەسێکت خۆشەوێ لە ئافرەتانە؟ ئەمە لە بوخاری موسلیمدایە. فەرمووی عائیشە. کاتێکە پرسیار لە عائیشە ڕەزای خوا دەبێ، پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی خەدیجە کە ئەوەندە گرنگی پێدا و لە کاتێکە مردوویشە، لە دوای مردنیشی گرنگی پێدا، دەفەرمێ قەد ڕوزیقت حبها. ئەمە لە صحیح موسلیمدایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من خۆشەویستی خەدیجە وەکو ڕزقێک بە من دراوە. تەماشای ئەم دوو حەدیثە بکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم شەرم ناکە، پێی عیب نییە بڵێ عائیشەم لە هەموو ئافرەتێ خۆشتر دەوێ کە خێزانی خۆمە. پێی عیب نییە خێزانەکەی مردووە دەڵێ من خۆشم دەوێ. ئەگەر ئێمە وا بڵین ئاها ژنەکەی مردووەشتا لێ ترسێ، کورە ترس نییە برا، ئەوە ڕێزە حورمەتە. ئەو فکرە لە مێشکت دەرکە، ئەو فکرەی پەنجاکانە لە مێشکی دەرکە. ئەمە ترس نییە، خۆشەویستی پێویستە هەبێت. ژنی وایە پیاوی وایە وەڵام من خۆشم ناوێ پیاوەکەم، ژنەکەم خۆش ناوێ، مادەم لەگەڵ ئاژیت خۆشەویستی بکەی لە دوژمنایەتی باشترە. تەواو هیچ عیبێکی تیان نییە کە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشم دەوێ، بەرەوڕوو پێ بڵێ خۆشتم دەوێ. ئەمە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم. لە هەمومان بەڕێزترە، لە هەمومان پیاوترە، لە هەمومان بە شەخصیەترە. ئیتر بۆ پێت عیبەتەوە
کێ لە هەیە لەو بەڕێزتر و بە شەخسێتتر بێ؟ هیچ کەسێک حەدی نییە. ژن و مێردە بەڕێزەکان پێویستە ڕێز و حورمەتی یەکتری بگرین و پیاوە بەڕێزەکان پێویستە خاڵێکی زۆر گرنگەیە چروکی نەکەن، بەخیلی نەکەن، ڕەزیلی نەکەن لە بەرامبەر ژن و مناڵەکانیان لە خزمەتکردن و لە نەفەقە و لە مەسروفە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلم دا هاتۆ دەفەرمێ كفى بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. بەسە بۆ شەڕێتی، بۆ خراپێتی ئینسان مرۆڤ ئەگەر ژن و مناڵەکەی وا لێکت بەشیانی نەدا، حەقیانی خوارد و چروکی بەرامبەریان کرد، ئەوە بەسە بۆ شەڕێتی و ئینسانە، ئەوە خراپترین ئینسانە. مرۆڤێکی زۆر خراپە ئەگەر یەک سیفەتی تری دیان نەبێ خراپە، مادەم چروکە بەرامبەر ژن و مناڵەکانی بەسە بۆ خراپی و ئینسانە. پێت خۆشە تۆ خراپترین ئینسان بی لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ والله ئەوەی چروک و دەست نوقاوە نەخۆشە، نەخۆشە. مرۆڤی بەخیل ئینسانێکی نەخۆشە و ئینسانێکی کەم عەقڵە. ئەگەر عەقڵی هەبێ ئەبێ بیر بکاتەوە باشە من کەسابەت بۆ چی ئەەکەم؟ بۆ ژن و مناڵەکەی خۆم یا بۆ دراوسێکان؟ باشە بیرێ بکاتەوە من بۆچی ئەم ماڵە کۆ دەکەمەوە؟ بۆ ئەوە نییە خۆشبەخت بین؟ بۆ ئەوە نییە دڵخۆش بم خۆم و خێزانەکەم و مناڵەکانم؟ ئەی بۆ نایخۆی لە ماڵ و مناڵی خۆتی دەگریتەوە، هەر قایمی دەکەیتەوە، هەر قایش پارە و لاستیکی لێدەی. ڕۆژێ دەبێتە میراتت بەجێ دەهێڵی، خۆت بۆیان سەرفکە پێش ئەوەی خۆیان بە بێ منەتانە سەرفیکەن و حسابیشو بۆ نەکەن ناو گۆڕدا. خەڵکی زۆر مابینی ئاوا قایمی کرد جێ هێڵات داینا دوای بۆ خۆی ماڵ و مناڵەکەی خواردیان و منەتیان بە کابرادیە. خۆت بۆیان سەرفکە، چونکە بەخوا نەیشیان دەیتێ لێشیان بگریتەوە، دوای ماوەیە کە تۆ مردی ڕێک دەگاتە دەستیان، بە کاملی دەگات دەستیان بە کەیفی خۆیان تەوزعی دەکەن. بۆی ئینسانی بەخیل نەخۆشە، نەخۆشیکی پیسی هەیە. بۆی پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وسلم بۆ دەردێک هەیە لە ڕەزیلی و چروکی پیستر و خراپتر بێ؟ نییە. بۆی ئاگاتانە ماڵ و مناڵەکانتان بێت، بەخیلی مەکەن لە مەسروفی ئەواندا، ئەوەی کە تواناتان هەیە خزمەتیان کەن. ژنتە مناڵتە با دەست لە خەڵپان نەکەنەوە، با چاوشۆڕی خەڵکی نەبن، ئەوە زۆر گرنگە. ژن و مێردە بەڕێزەکان ڕەزیل مەبن، چروک مەبن لە لێبوردن لە یەکتری. یەکێ لە هۆکارەکانی بەدبەختی ناو عایلەکان و خێزانەکان ئەوەی کە لێبوردن نەماوە لە نێوان ژن و مێردەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ لا يفرق مؤمن المؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. ئەمە بۆ پیاوە بەڕێزەکان، مێردە بەڕێزەکان، هیچ پیاوێک لە ئێوە با خێزانەکەی نەبوغزێنن، ڕقی لە خێزانەکەی خۆی نەبێتەوە لەبەر شتێک صیفەتێکی تایە، چونکە ئەگەر ئەمەی تیابێ صیفەتێ باشیشی تایە. بۆیە ئینسان دەبێت لێبوردنی هەبێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئافرەتانی ئیماندار دەفەرمێ لە صحیح تەرغیبایە، ئەفەرمێ ئەزانن چی ئافرەتێکی ئێوە بەهەشتیە؟ خوشکە بەڕێزەکان ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە ئەم حەدیثە جێبەجێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پیاوانی فەرموو ژنەکانتان مەبوغزێنن، ڕقتان لێیان نەبێ، صیفەتی خراپی تیا صیفەتی چاکیشی زۆرە. بە ئافرەتانیش دەفەرمێ ئەزانن چی ئافرەتێکی ئێوە بەهەشتیە، ئەهلی بەهەشتە؟ ئەو ئافرەتەیە کاتێک کە تووڕە ئەبێ، یاخود پیاوەکەی تووڕە ئەبێ، یاخود غەڵەتێ بەرامبەری دەکرێ، ناوێ بە خەم و خەفەتەوە بخەوێ، ناوێ بە کێشەوە بخەوێ. ئەو ئافرەتانە زۆر کەمن، زۆر کەمن. ئەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە ئەڵێ وەڵڵاهی ناخەوم حتا لێم ڕازی نەبی، حتا گەردنم ئازانێکی پیاوەکە من ناخەوم تەواو ئەبێ ئاشت بینەوە تەواو. ئەمە ئافرەتی بەهەشتیە. هەر کەسێک هەر ئافرەتی ئەم صیفەتی تیابێ ئینشاءڵڵاوە نیشانەوەی ئەو ئافرەتە ئەهلی بەهەشتە. بەخوا ناخەوم پیاوەکەم حتا ئاشت نەبیتەوە لەگەڵما، حتا ئاشت نەبین و ناخەوم تەواو.
هەر ئافرەتی ئەم سیفەتی تا بوو بەدبەخت نییە، بەختەوەرە. هەر ئافرەتێکی شتێی دانیە با بە خۆی دابچێتەوە، تۆ لەبەر خاتری خوا لەبەر ئەوی بڕۆیتە بەهەشتەوە ئەم حەدیسە تەطبیق بکە. مەڵی پیاوەکەم خۆش ناوەڵا حسابی بۆ ناکەم، نە، لەبەرەوەی ئەهلی بەهەشت بی، ئینشاڵڵا پیاوەکەش خراپە ئاشتی کەرەوە بە ئیزنی خوا تۆ بەهەشتیت. پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە لەبەر خاتری خوا بێکە نەک بە خاتی مێردەکەشت ئەگەر خراپیشی بەرامبەرت کردو. بەڵام هەر ژن و پیاوێک ئەم سیفەتانیان تیا بوو، ژنەکە پیاوەکەی ئاشت کردەوە، پیاوەکە ژنەکەی ئاشت کردەوە، ئەگەر 10 ڕۆژیش بین تا نەبێ خۆ ڕۆژی 11 مەبێ ئاشت بنەوە، جا بۆ 10 ڕۆژ بخایەنێ، با زوو کۆتایی پێبێت. ئەوەنە ئینسان ڕقۆکینە لە دڵ نەبێ، هەر دەبێ ئاشت بێت، مادەم بڕیارە داوە لەگەڵ یا بژیت ئەبێ ئاشت بیتەوە. مناڵیش کاتێک کە دەبینێ دایک و باوک بینیان نییە، ئەو مناڵانە زۆر خەفەت دەخۆن لەبەر خاتری خوا، پاشان لەبەر خاتری ڕێز و حرمەتی هەردووکتان، پاشان لەبەر خاتری مناڵەکانتان ئاشت بنەوە، با زۆر نەخایەنێ، چونکە مناڵەکانتان ئاوایان لێ دێ، زۆریان پێ ناخۆشە دایک و باوک بینیان نەبێ، پشتشکێنە بۆ ئەوان. تەنها نەڵی کێشەی من و ژن و مێردەکەمە، وەڵڵا مناڵەکان لە ئێوە زیاتر خەفەتی لێخۆن، بۆیە تکاتان لێ دەکەم کێشەکانتان زوو کۆتایی پێبێنن، 10 ساڵی شەڕ بکەنە بێ هەر ئاشت بنەوە، جا بوونە بخایرێ کۆتایەکەی هەر ئاشت بوونەوەیە، جا ئینشاءڵڵا هەر لە سەرەتاوە ئاشت بنەوە بە ئیزنی خوا. بۆیە چروکی مەکەن لە لێبوردنی یەکتریدا. ڕوو دەکەمە هەموو ژن و مێردێکی بەڕێز کە زۆرمان خێزانمان هەیە، خوشکە بەڕێزەکانمان پیاویان هەیە، دەڵێم بەخیلی و ڕەزیلی مەکەن لە پاک و خاوێنیدا. پیاوەکان پاک و خاوێن بن، ژنەکانیش بە هەمان شێوە. لەم مەسەلەدا چروکی مەکە، پیاوی بەڕێز ژنی بەڕێز. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێبێ دەفەرمێ کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەفەرمێ من پێم خۆشە بۆ خێزانەکەم خۆم جوان کەم، پاک و خاوێن بم، هەر وەکو چۆن پێم خۆشە خێزانەکەم خۆی بۆ من جوان کات. کۆمەڵە ئافرەتێکەم لە ئەندەلوس کە پیاوەکانیان لە ئیش ئەهاتەوە، خۆیان جوان نەکرد، خۆیان دەڕازانەوە بۆ پیاوەکانی خۆیان، هەر وەکو چۆن بۆ دەرەوە خۆیان دەڕازانەوە. دەیانوت وەرە بۆ بەهەشتەکەی دنیات، وەرە ئێوە بەڕاستی ماندوو بوون، هیلاک بوونە لە دەرەوە، ئیشتان کردو بۆ ئێمە، وەرن با بە یەکەوە بین، بەهەشتێکتان لە دنیادا بۆ دروستکەین. پێویستە ژن و پیاو پاک و خاوێن بن بەرامبەر بە یەکتری. پێت خۆشە خێزانەکەت پاک و خاوێن بێ، دەخۆشت پاک و خاوێن بە. پیاوی وای هەفتەی 2 جار خۆی ناشۆرێ، ژنیش بە هەمان شێوە. خەڵکی وایە شکاتەکاڵی خێزانەکەم هەفتەی جارێ خۆی ناشۆرێ، بۆ نیدێ. کاکە الحەمدوللا ئاو هەیە خۆت بشۆرە، ئاویش نییە بڕۆ کاکە ئاو چۆن ئاوت هەیە بۆ هەنێشتی تر، بۆ ئەوش بە ئاوت هەبێ بۆ نێوان ژن و مێردەکانی خۆتان. ژن و مێردایەتی بە قووەت دەبێ، بە پاک و خاوێنی. حدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو دەکاتە پیاوەکان، دەفەرمێ ئەم حدیثەیش لە صحیح بوخاری مسلم داهاتوە، ئەفەرمێ إن اليهود والنصارى لا يصبغون فخالفوهم. گاور و جوولەکەکان ئەو کاتە، گاور و جوولەکەکان سەر و ڕیشیان بۆ یاخ ناکەن، بەڵام ئێوە مخالەفەیان بکەن، سەر و ڕیشتان بۆ یاخکەن بە غەیری ڕەشنا قاوەیە ڕەنگی تر. بۆیە ئەگەر خێزانەکەت پێی خۆش بوو، هەر بۆ یاخی کە سونەتە، پێشی ناخۆش بوو هەر بۆ یاخیک، ڕەنگی غەیری ڕەش بەکار بێنە، قاوەیە ڕەنگی ترە، بە ئیزنی خوا ئەمە سونەتە و خۆ جوانکردنێکە بۆ ئافرەتیش. مادەم خێزانەکەت ئەڕاتە دەرەوە خۆی جوانەکە، توش خۆ جوانکە بۆ دەر و بۆ ماڵەوە، بۆیە ئەمە سونەتە. پاک و خاوێنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەستنوێژ یا پاک و خاوێنی نیوەی ئیمانە. تکاتان لێ دەکەم ژن و پیاوەکان پاک و خاوێن بن بۆ یەکتری. با خوشکە بەڕێزەکەم کاتێکە لەگەڵ پیاوەکەی خۆتا شەو لەگەڵ پیاوی خۆت ئەی با بۆنی چێشتت لێنێ، بۆنی پیازت لێنێ، تۆزێ پاک و خاوێن بە. پیاو بەڕێزەکان بە هەمان شێوە ئێوە ژوا مەکەن لەگەڵ ژنەکانتانە، بەخیل مەبن، ڕەزیل مەبن، چروک مەبن لە پاک و خاوێنی بەرامبەر بە ژن و مێردەکان هەمووتان بەرامبەر بە یەکتری. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایان خۆشەویستی و مەحەبەت بخەیتە نێوان ژن و مێردەکان و یا ڕەب العالەمین. ئامین ئامین ئامین.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برا بەڕێزەکان و خوشکە بەڕێزەکان کە ژن و میردی یەکن، بەڕاستی پێویستە ڕەزیل نەبن، چروک نەبن لە ئیحتیرام و ڕێز بۆ یەکتری. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، کاتێکە پیاوەکەت لە ماڵە، ژنەکەت لە ماڵە، هەردووکتان ئیحتیرام و ڕێزی یەکتری بگرن. و هەتا کاتێکە دەڕواتە دەرەوە پیاوەکەت دەڕوا کەسابەتێ بۆ تۆ دەکات، و کاتێکیش کە دەگەڕێتەوە خۆشە، پیا و پێی خۆشە کوردوەتەنی ئەگەر ژنەکەت هاتیتەوە بە خێراتنێکی کردی هیلاکی و ماندووبوون دەرەچی، خۆ کەم ناکەی خوشکە بەڕێزەکەم، بڵێ بەخێر بێتەوە، خۆشەویستەکەم، گیانەکەم، کەم ناکەی، خۆشەویستە بی. وەڵڵاهی شتێکتان پێ ئەڵێم، وەڵڵاهی پیاو ئەگەر ژن لەگەڵیا زۆر باش بێ، بەعام باسێک ناڵم 100% هەشە پیاو هەیە لارە قەت ڕاست نابێت. پیاو ژن دەتوانێت کۆنتڕۆڵی بکە، دەتوانێت ئاوا بیسۆڕێنێتەوە، بەس ڕۆژێکە و دە ڕۆژ نایکە. پیاو بەعام لەو مەسەلا لاوازە، زوو تەسلیمی ژن ئەبێ، ژنەکە باسم خێزانی خۆت ئەڵێمە بەسمە. بۆیە وەڵای ئەتوانێت بە لەفزی شیرین خوشکە بەڕێزەکەم ئەتوانی ئەو پیاوەت بگۆڕی. بەڕێز بن، سەیری کەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، عائیشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جوانی گوێ بگرین. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماچی هەندێک لە خێزانەکانی خۆی ئەکرد، دەستنوێژی کردووە. دەستنوێژ ئەگەر دەست و بەر خێزانەکەت بکەوێ بەپێی کۆمەڵێک حەدیث، یا هەتا ماچی خێزانەکەیشت بکەی، دەستنوێژەکەت ناشکێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أفمن كان يقبل بعض أزواجه ثم يصلي ولا يتوضأ، ماچی لە هەندێک لە خێزانەکانی ئەکرد، پاشان دەڕۆی بۆ مزگەوت و دەستنوێژیشی نەئەگرتەوە. سەیریکە ئەمە خواحافیزیەکە لە خێزانەکەی خۆت، ماچی ئەکە و ئەڕاتە دەرەوە بۆ مزگەوت. ئەمە خۆشەویستی تایە، پڕە لە ئیحترام و خۆشەویستی. واتە خواحافیزیەک لە خێزانەکەی دەکات، بەڵام پڕە لە خۆشەویستی. تۆ مناڵی خۆت ماچەکەی خۆشەویستیە، مناڵی خەڵک ماچەکەی بە هەمان شێوە. با ئێمەش ئاوا بین، با هاوشێوەی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم، با چوونە دەرەوەمان خواحافیزەکانمان هاتنە ژوورۆمان پڕ بێ لە ئیحترام و خۆشەویستی. ئینسان با چەندێ بەڕێز بێ بەخوا زەرەر ناکات، خۆ ئاگاداری هەموو شتێکە. وەڵڵای پیاوەکەشت خراپ بێ، ژنەکەشت خراپ بێ، تۆ بەڕێز بە لەگەڵ یا خوا بەخێر و پاداش بۆتە نووسێ. ئیتر تۆ چی باکتەیە؟ لای خوا بە چاکە بۆت نووسراوە، بە قسەی خۆش مار لە کون دەرەکەی. بۆیە سەرکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواحافیزیەکی کردو پڕە لە ئیحترام و ڕێز و خۆشەویستی لەگەڵ خێزانەکەی خۆیدا، لەگەڵ خێزانەکانی خۆیدا. با ئێمەش بەو شێوەی بین، چونکە هاوسەرگیری بەڕێزان، هاوسەرگیری وەکو چی وایە؟ وەکو سەیارە وایە، وەکو زەرعات و مەزرعە وایە، وەکو خانوو وایە. پێویستی بەوەیە ئیحتیمام و گرنگی پێ بدرێ. خانووی دروستکە و چۆڵی بکە و 4-5 ساڵ مەڕۆنایی بزانە دەمووی داناڕزێ، باخەکەت ئاوی مەدە وشکە بێ، سیارەکەت ئیهمالی بکە، مەکینەکەی هەڵەسێ و وێرانە بێ، هەموو شتێکی تێکەچێتە ملیەکە. نا، ئەبێ خزمەتی کێ. ژن مێردایەتیش واتە خزمەتکردن، پێویستە خزمەت هەبێ، ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبێ. هیوادارم کە ڕۆشتن بۆ ماڵ گۆڕانکاری بەسەرتان نەهات بێت. مەڵێ بەخواب نایکەم، من عەشایەرم نایکەم. تۆ عەشایەرمە بە تۆ مسلمانی مسلمان، عەشایەرێکی مسلمان بە، گوێڕالی خۆ پێغەمبەری خوا بە صلی الله علیه وسلم بەوە ئەیبیتەوە. بەیانی با کە لار بیتەوە جەڵدە لێتیدا دەمت گێڕ بوو، باش نەکەت خزمەتت کە. زۆرێکمان بینی لە بەتەمەنەکان فەقیرە جەڵدە لیانیدا کەوتن، ژنەکانی حەقی بەسەریانەوە، بەخوا حەقی گەنجێتی لێکەمەوە، زۆری لێم داوە، زۆر عەزێتی داوم، تۆڵەی لێکەمەوە، بەخوا حەقم نییە بەسەری خزمەتی ناکەم. وا مەکە، دوای ڕۆژێک دێت تۆ داماوە بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە فێرمانی کردووە لە بەرامبەر ژنەکانمان یان بەرامبەر پیاوەکانیش بە هەمان شێوە چروکی نەکەین لە خۆشەویستی و ڕێز و حرمەت و ئیحتیرام. برا بەڕێزەکان، مێردە بەڕێزەکان، ئەو کەسانی کە دەستی خەڵتان ماچ کردو و کچی خەڵتان هێناوە، ڕەزیلی مەکەن، چروکی مەکەن
لەوەی کات بە خێزانەکانی خۆتان ببەخشن. خۆ خێری پێ ناکەی کاتی پێبەخشی. کچێکت هێناوە داوات کردووە کۆمەڵی پیاوت برو دەستی خەڵکت ماچ کردووە، ئێستا معقولە تۆ ئیهمالت کردووە، بە ڕۆژ دەڕی لە ماڵ نیم خەریکی کەسابەتم، ئەڕۆیتە دەرەوە. ئێوارەش دێت وەکو مەتعەمنانێکە خۆی تۆ ڕائەکەیتە دەرەوە بەلای برادەرەکانت، کاتێک کە دیتەوە خەوت یەکسەر لارە بێت و ئەخەوێ، یاخود کاتێک دێتەوە چەند ناخوشکی بەڕێزەڵێکە پیاوەکەم کاتێک شۆتێتەوە ئاگام لێ نازم کەی دێتەوە. ئەی باشە تۆ ماڵی خەڵک بۆ کاولەکەی، تۆ ژنت پێ بە خێو ناکرێ، تۆ ناتوانانی گرنگی بە ژن بدەی، بۆ کچی خەڵک ماڵ وێرانەکەی قوڕاکی بەسەر کچی خەڵکە. بە ڕۆژ هەل لە ماڵەوەنی، بە شەو هەل لە ماڵەوەنیت. وەڵا لە ماڵەوە ئیدارە ناکەم، وەڵا مەجبوری ئیدارە بکەی، ناڵم هەرمەڕۆ دەرەوە. لە ماڵەوە بوو ئەو کاتێک کە لە ماڵەوەی ئەو فەراغە بۆ خێزانت پڕ کەرەوە، کارێکی وەها بکە کە دووریش بوویت، تەلەفۆنت بۆ بکە، بیرت بکە، ناکرێتەوە هەموو شەوێ درەنگێکی شەو بێتەوە بۆ ماڵ. ئیشت نییە، نە شەوێکە نە دوو شەو نە دە شەوە، ئەڕوات خەریکی شت خواردنە، ئەڕوات فەڕە لێدا دەمەتەقەیەکە خەری دۆمینە و تاوڵە و نازانم چییە. شەرم ناکەی لە خۆت کچی خەڵکت ئاوا قۆڵ کردووە؟ بەسە بەخیل مەبە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا دەفەرمیە وئین لزەوجیکە عەلەیکە حەقا، خێزانەکەت حەقی بەسەرتەوەی، مافی بەسەرتەوەیە. کەسابەت بە ڕۆژ دەتێر نەخوا، بە شەژار کەسابەت پێویست ناکەوە نەخۆت ماندووکەی. ژنەکەشت حەقی بەسەرەوەی، مناڵەکان حەقیان بەسەرتەوە هەیە. پارە چییە؟ شەو ڕۆژ هەڕاکەمە تا چ بناو قەبرەکەوە. بۆ کێ؟ بۆ کوزاوە پارە کۆکەیتەوە؟ ئاخر ژنەکەت ئەگەر بەیانی خراپ بوو مەڵێ خەتای تۆیە، خەتای تۆشی دیایە، تۆ ئیهمالت کردووە. هەر بەناو ئافرەت فەقیرە پیاوی هەیە، وەک بێوە ژن وایە داماوە. بۆیە کاتان یەکەم گەنجە خۆشەویستەکان، گرنگی بە خێزانەکانی خۆتان بدەن. کچی خەڵکتان هێناوە قۆڵی خاوەن ماڵ مەکەن، قڕ مەکەن بەسەر خۆتان و عایلەکەیشە. باش ژنەکەت فێر نەبێ شەو ڕۆژ تەنها بێ فێری خراپ و خیانەت بێ. بۆیە کاتان لێ دەکەم کارێکی وەها مەکەن. کچی خۆت داوە بە کەسێ، بە ئەو کەسە ڕێزی لێ بگرێ، با خێزانەکانتان بێ خاوەن نەبن. تکاتان لێ دەکەم ئاخر خاڵ دەمەوێ باسی کەم. برای بەڕێزم، ئەمە بەلای هەندێک کەسە زۆر قورسە. من باسی دینی خواکەم، کێ بەلایەوە قورسە ئاساییە. برای بەڕێزم، مێردی بەڕێز، بەخیلی مەکە، ڕەزیلی مەکە، خەمسارد مەبە لەوەی لە ماڵەوە هەندێک یارمەتی خێزانت بدی، بە تایبەتی لە شتی قورسە. خێزانەکەت خەریکی فەرشێکە، لای بە فەرشێکی قورس ئاوا دانیشتوە سەیری کاقی بەسەریوە نییە. ئاخر بەیانی نەخۆشکە قوڕەکەی بۆ تۆیە، بەیانی تووشی فەقرات بێت، چەندەها ملیۆن پارە بێت تۆ بیدەی. خێزانت فەقیرە فەرشێک هەڵەگرێت، تۆ چەند قووەتی ئەوتیایە، یارمەتی بدە، خۆ کەم ناکەی. خێزانت ڕاتە بان پەیژەیەک مەیەڵە بڕاچووکە کەوت بکەوێتە خوارە، قوڕەکەی بۆ تۆیە. تۆ فێر پەیژەی گوێ دێنێ، بەس ئەو فێر نی لانێ بکەوێت. لە شتی قورسە لە هەندێشتا یارمەتی خێزانەکەت بدە، هیچ عیبێتیانی. با جوان گوێ بگرین. باوەڕمان بە حەدیسەیە؟ بەڵێ بێگومان الحەمدولله. کەس لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەخسیەتر و بەڕێزتر و پیاوترە لە ئێمە؟ ناوەڵڵە، حاشا، کەس لەو پیاوتر نییە. تەواو دڵنیا بلەوە. لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە صحیحی بوخاری، کاتێک کە پرسیار لە عایشە دەکرێت ڕەزای خوای لێ بێت دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە چۆن بووە. دەفەرمێ یەکون فی میهنة ئەهلیه فإذا سمع الأذان خرج. ئەمە پیاوە صلی الله عليه وسلم، خزمەتی خێزان و مناڵەکانی خۆیە کە لە ماڵەوە بوو، بەس کاتێککە بانگی بدایە ئەڕۆشت بۆ نوێژی جەماعەت. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، عائشە ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ کانە بەشەڕا من البەشەر. پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم بەشەرێک بوو و ئادەمیزادێک وەکو ئێوە، ئادەمیزادێک بوو. بەڵام چی دەکرد؟ یەخیط ثەوبەه، جاری وا جلەکەی دەدڕا، جلەکەی خۆی دەدووریەوە. جاران پینە هەبوو، باو باپیری مەزۆبیان شاڵەکانە پینە بوو، کاتی خۆی پێش پەنجاکان بە تایبەتی، ئەو کاتە پینەکردن ئەحتیادی بووە. جلەکەی خۆی پینە کردووە، جلەکەی خۆی دووریێتەوە، شتێکی ئاساییە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کردووێتی. ئەگەر تۆ بیکە یا خێزانەکەت بیکە ئاساییە، مەڵێەوە ئیشی من نییە.
خێزانەکەش بۆ کە باشە لانێ باشتر بزانێت لە تۆ بەڵام ئەگەر خۆشت جلێک دووریەوە مەی کە هەرا و شەڕ و ئاژاوە ئەمە یەک ويخصف نعله جارە پێڵاوەکەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەدڕا خۆی پێڵاوەکەی خۆی چاک دەکرد و دەیدووریەوە پێڵاوی خۆی دەدووریەوە ئەمە ئەوە ويحلب شاته هەندێک جار مەڕیان هەبوو مەڕەکەی دەدۆشی شیری ئەدۆشی شیر دەبێ وڵ ئیشی ژنە بەس ئەمانەت ئایا بەس ئیشی ژنە ئیش پیاویشە هەردووکی خێزانت کردی باشە نێژی کرد مەی کە هەرا خۆت بیکەوت تەواو دەفەرمێ ويخدم نفسه خزمەتی خۆی دەکرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کەواتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم باشترین پیاو بووە بۆ خێزانەکانی خۆی کۆمەڵێت حەدیثی شەیە کە باسی شتی ترەکە لە ماڵەوە کەواتە پێویستە لە ماڵەوە پیاوی پیاوانە پیاوی عاقڵ پیاوی ژیر پیاوی تێگەیشتوو لە ماڵەوە هەندێک ئیش ئەکات بۆ خێزانەکەی بەوەی کە پێویستکە ناڵێم هەموو ئیشێک ئەزانی خێزانت نەخۆشە یارمەتیدە ئەزانی خێزانە خەریکی ئیشێترە کەم ناکەی شتێک لابەری لە شوێنە بۆ شوێنێتر شتێک قورس هەڵەگرێ یارمەتی بدە ئەمە پیاوەتیە چونکە ئەو خێزانە زیاتر تۆی خۆشەوێ زیاتر دەبینە تۆ مووقیفت هەیە مووقیف ئەی خۆ ناچێ بانگی دراوسەکان بکە خێزانم چێ دراوسەکان ماکە فەرش هەڵگرێ تۆش دانیشتە خەریکی فەیسبووکی ئەمە شەرمە بەڕاستی ئافرەت ێبانگە یارمەتی ئەدا بۆ شتێکی بەسیط شتێک قورسی لەگەڵاگرێ تۆ بەقەت هەردوویان بە قوتی بۆ یارمەتیان نادەی خۆ کەم ناکەی بۆیە لە کۆتاییدا دەڵێم برا بە ڕێزەکان بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە خێزانەکانی خۆتانە خوشکە بە ڕێزەکان ئێوەش بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە پیاوەکانی خۆتانە لە کۆتاییدا دەڵێم ئینشاءڵڵا بە ئەگەمان لە خۆمان بێ بە خۆمان دابچینەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كردوا يا ربي خوايا هي مني وآرامي وڵاتمان بپارێزی خوايا گیان هەر کەسێک بۆ مسلمانان و بۆ ئەم میلەتە و بۆ ئیسلام دڵسۆزە خوايا سەرکەوتوویکەی يا ربي خوايا هەر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان و ئەم میلەتە خراپ و خیانەتکار و زاڵمە یا ربي خوايا بە گەورەی خۆ لە ناوی بەری یا ربي خوايا دەستی زاڵمەکان بشکێنی خوايا گیان وڵاتمان ئارام بێت خوايا گیان وڵاتمان تێک نەچێ یا رب العالمین خوايا گیان آخرمان بەخێر بگێڕی نێوان ژن و مێردەکان زیاتر خۆش بکە یا رب العالمین خوايا گیان لە تاوانەکانمان خۆش بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين